بەگومان بۆ خۆتان دەزانن ئەوەی کە بیانوو بوو بەغدا بە هەرێمی کوردستانی ئەگرت، بەڵام سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە یاسا و دەستور بە ناردنی شاندەکان سەردانکردنی خۆی بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی پرسی موچە و بوجە تا ئەو شوێنەی کە ئەمڕۆ ئێمە تێداین و ئەو کێشەیە ڕێکەوتنی لەسەرکراوە چارەسەرکراوە هەوڵی خۆی خستەگەڕ و توانای خۆی خستەگەڕ بۆ ئەوەی کە بەڵێنی خۆی بێنێتە جێ و سازشی نەکرد لەسەر مافە دەستوریەکانی فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستان. گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە لەگەڵ میوانمان دڵشاد مستەفا چاودەری سیاسی ئەکەین کە لێرە میوانە لەگەڵمان بەخێر هاتی. سپاس دەکەم. کاک دڵشاد، ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان کراوە بە گشتی ئەگەر سەیرێکی بکەین چ کاریگەریەکی لەسەر کۆی پەیوەندیەکانە بێت؟ ڕێکەوتنەکە ڕاستی خۆی ئێمە ئەگەر تۆزێک بگەڕێمە دووە ئەو ڕێکەوتنی کە کراوە بەڕاستی دەمێکی ئیش لەسەر بابەتە کراوە. جارێ هەر پێش هەموو شتێک لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بابلەن هەولێری بەغدا پەیوەندیەکان زۆر ناڕێک و ناکۆک بوون و یعنی ئاڵۆزی زۆریان تێدا بوو. هەتا لە دەست بەکاربوونی بابلەن کابینی یەکەمیش وەکو حوسن نییە نیەتپاچی جەنابی سەرۆکوەزیران یەکەم سەردانی بۆ بەغدا کرد. چکە بەڕاستی ئاڵۆزیێکی زۆر پیشاندرا کە عێراق بەرەوتەوە تراوە ئەستان واش پیشاندراکە لە کوردستاندا بەداخۆ ناخۆشمان زۆر لەسەر بابەتانەکە کە ئێمە ناتوانین لەگەڵ بەغدا ڕێکەوتنیا با بڵێن ئێمە خۆمان سبب کاریای بە نامانوێت. ئەوە وای کرد کە بەغدا بەڕاستی گاڵتە بە مەشاعری خەڵک بکەوە وای لێ کرد کە ئیستیغلالی بکات چکە هەستی کرد لە خۆی کوردستانیشدا خەڵکێک یعنی لایەنێک بۆ ئیشوکاری خۆیان با بڵێن بە شتی تایبەتی ئیشە لەسەر بابەتەکە کرد. ئەم ڕێکەوتنە بەڕاستی ڕێکەوتنێکی گرنگ بۆکو دەیان ڕێکەوتنەکانی تر کە لە نێوان بەغدا و هەولێر کراوە و هەموو جارێک هەرێم پابەندەکانی خۆی پیشانداوە تەمەن بە ڕێکەوتنیش نووسراوە ڕێکەوتن کراوە. ئەوەی کە هەبووە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئیدارەی دەوڵەتیشدا و ڕێکەوتنێکە بوو کە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەداخەوە هیچ ئەوانە هەموو ڕێکەوتنیان لەسەرکراوە و هەموو ڕازی بووە. ئاخر شت ئەوەی کە لە نێوان هەولێر و بەغدا بۆ لەبارەی مەسەلەی موچە و بابەتانە کە بەداخەوە کرا وەکو کارتێکی گوژار لەسەر خەڵکی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمیش تەنانەت بەڕاستی ئەوە یان یەک لە بابەتارە گرنگەکانە کە مەسەلەی نەوت یا بابەتەکانی تر چی هەبوو حکوومەتی هەرێم هەموو پابەندیەکانی خۆی پیشانداوە بەنسبەت بەغدا. ئەوە کە چاوەڕێ دەکرا وەکو دیتمان کە بەڕاستی تەنها بیان و هێنانەوەیە بە هەرێمی کوردستانیان ئەوش ئەوەیە کات درێژ بکرێتەوە تا تەمە چەند کات درێژ بکرێت و پیان وا بە لێرە باردۆخەکی تر دەخڵقە یعنی وش ئەوەیە کە کات درێژ دەبێتەوە ئیدی خەڵک ناڕازی بێ لە وەزعەکە تەمەن خەڵک هەستەیەکە ئانویست بەو شێوەیە مەترسی بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان دروست بکەن واتە کێشەی دیکە هەیە کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانەیە بەڵام بەغدا زۆر جەختێ کردەوە سەر موچە و بوجە بۆی کە قوتی خەڵک بخاتە ژەر مەترسی و قەوارەکە بکەوێتە بەسی ئەوەیە خۆی ڕاستی ئەگەر سیر بکەن ئێمە پێمایە لە عێراق وەکو دەوڵەت یعنی بەڕاستی گەر هەموو قوناغەکانی سیر بکەن تا ئێستا هەموویان یعنی ئامادە نییە واز لە سیفەتی داگیرکەری خۆی بینەوە هیچ نەوەیەک بەڕاستی ئەو تعامل لەگەڵ هەرێمی کوردستان تعاملەکە زۆر نەوعێکی ترە بەس بەداخەوە ئێستا سڕکراوە لە بابەتی موچە و ئەو بابەتە موچێش ئیشی زۆر لەسەرکرا بۆی خەڵکەکە هەم محتاج بێتەوە خەڵک حەق خۆتی بەڕاستی موچە ژیانی خەڵک ناکرێ ئێمە مساومە لەسەر بکرێت. بەڵام کاتە ئەم ڕێکەوتنە تا چەند نیەتی بەغدامان بۆ دەرەخات بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکان ببێت؟ ڕاستی ئەو نیەتە ئەوەیە ئێمە کە لێرە مادەم حکوومەتی هەرێم هیچ شتێکی نهێشتەوە ئەوەی کە خۆی هەیەی لەسەری واجب بووە هەمووی کردووە ئەگەر ئینسافیش بن ئێمە دەبوایە بەڕاستی لەو ڕۆژێک کە نەوت کۆتایی هات لێرە کە نەچۆ دەرەوە یعنی مەفروضە هەموو لایەنەکانیش لە کوردستاندا ڕوو دەبێنە لە بەغدا نەک لە حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەوەی پێشتر هەمویان داوایان کرد کە پێویستە حکوومەتی هەرێم پابەند بی کێشەکە حکوومەتی هەرێمە کە نەوت دەستی بەسەر داگەتو لە ناگەر بڕاتەوە بەغدا ئەوە کراوانە هەموو بابەتەکانی تر کران هیچ شتێک نەما تەنانەت لەو ئاخیری وای هاتوو لەسەر فلان قایمە بین و فلان قایمە بێنە یعنی دیار بوو کە بیانوگرێت لەبەرەوە بەڕاستی کوردستان هیچ بیانوویەکی نەدا بەدەست ئەوەی کە پێویست بکرای هەموو کەواتە تا چەند پێداگریکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەم بابەتە ڕۆڵی هەبوو؟ طبعا ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو لەبەر ئەوە ڕۆڵەکە لە چیدا بوو یعنی وەکو حکوومەتی هەرێم و باسمان کرد بەڕاستی گوشارێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێم هەبوو ئامانجیش لەو گوشارە بەڕاستی تەمەن هەر بەغدانیە من پێم وایە لە ناو دەرەوە ینی مەتبەقەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراقیشە بەڵام بەداخەوە لە کێشەکە ئەوەیە کە ناو هەرێمی کوردستان دێ خەڵک لەوانەیە ئەوانش مەسەلەی هەڵبژاردنەکانیش پیان وایە بەو ئاراستێدا زۆر گرنگەر بێت و گوشار لەسەر حکوومەت بکرێەوە گەر بێت و تەنانەت خەڵکێکە بە پێوا بکە سەنگەرمان لێ بگرێ با بڵێن دەرگای دادگای لە بەغدا بگرێت لە هەرێمی کوردستان بەسەرکەوت نەزانیت بە بابەتی خۆی و زۆریشیان وایان پیشاندا کە وەزعی مەوچەکانیش خراپ بوو دوای ئێستا کە دەبین شتێکی باش هات پێشەڵێن ئەوە نەتیجەی زەختەکانی ئێمە بوو لە بەغدا تەمەن هیچ ئەوە نییە بەڕاستی مەوزوعەکە بەغدا تعاملی لەگەڵ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم حکوومەتێکە لە دەستوری عێراق و وجودی واقعەکە کە چەند ساڵە هەیە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە گرنگ بۆ حکوومەتی هەرێم زۆر مقاومەی کرد لە سەحەکە
لایەنە سیاسەکان زۆر بێویژدانیان کرد بەڕای من بەرامبەر بە حکوومەتی هەرێم بەرامبەر بە حاڵەتی ئێستای هەرێمی کوردستان کە تێدایە ویش ئەوەیە کە یعنی ئامادەبوون لەو گەلە کۆمەچی هەندێکیان کە بەرامبەر هەرێم و حکوومەت هەیە تێدا ئامادەبن بەڵام ئامادە نەبن يعني دفاعي بكرت طبعا براسيش اگر راسي دي براي من يعني هر حزب اگر معارض اگر هرتي ناول خويا ازايتي اوياتو لقال حكومه دابي بيكو بتنزخد لبغداد كان او ازايتي بلام تو كاتي با ليره او برسياره بكم قسەیەک هێڵە بە یەک دەست چەپڵە لێ نادرێ لە ناو کوردەواری خۆمان زۆر مثالی لەو بابەتانە هێڵە مریش خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵی ناکا بەسەرە ئەو لایەنانەی کە زۆر جەختیان نەکردەوە موچە لە هەرێمی کوردستان نەمێنێت بنێردرێتە بەغدا و بەغدا بیدات و پرسی نەوت و زۆر بابەتی دیکە چی هەیە بۆ ئەو لایەنانە خوێندنەوەی جەنابەت بۆ لایەنانە کە ئێستا ئەم دۆخی ڕێکەوت ناوەتە پێشەوە چیان بۆ ماوەتەوە بەڕای من ئەوان هیچیان بۆ نەماوەستێک زۆر خراپیان کرد و هەندێکیان شانازیان نەکرد بەسکە ئاندی موچەکە تاقیری بێ و نادرێ پیان وابوو نایە بێدەنجان لێکە بەڵام ئێستا کە نەتیجەیەکی حکوومەتی هەرێم و تایبەتی شەخصی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم زۆر پێداگر بووە دیفاعی کردووە و خۆشی زۆر دەرباس کرد بەداخۆ ئێمە لە کاتی تنگانە خەڵکێک ڕەنگە کەم هەیە لەگەڵمان بی بەڵام کە دەبیتە ڕۆژ دەستکەوت دێتی پێش و عادەتەن ئەوە تەبیعەتی هەندێک ئینسانە وایە بەڕای من یعنی بۆ ئەوان وا باشتر بوو لەگەڵ حکوومەتی هەرێم بان چونکە ئەو داخوازی کە پێیان وایە داخوازی خەڵکی کوردستان لە موچە داخوازیەکە لەوەدا لایەنە سیاسەکان پشتی حکوومەتەکان بگرن حکوومەت وەکو نوێنەرایەتی بچێت لە بەغدا لە ڕووی وەفدە تەکنیکیەکانی وەفدە سیاسەکانی پێم وایە بەوە زیاتر ئیشەکە دەکران نەک بەوەی تو هەر لایەنێک بەجێ بچێتە بەغدا ئەو سونەی بەغدای لایەنەکان بە جیاجیە بەڕای من وای کرد ئەسڵەن دەلاقەیەکی کردەوە حکوومەتی بەغدا زیاتر هاندرا تەشجیع وەکو حوافزێک بۆی کە بێتە پێشەوە مماتەڵە بکات چوە دیتی کۆمەڵێک لایەن گەمە مۆزوعەکە دەکەن لەبەرەوە ئەو لا هیچ مشکلێک نەبوو تۆپەکە خراتەوە ئێرە ساحەکە کێشەکە ئەوەی خەڵک برسی هیچ مشکلێکی لە کۆچ کۆتانە وەکو چاودێرێکی سیاسی و ئەو ئەزمونە سیاسی کە هەتانە بەغدا تا چەند حەزەکات لایەنە کوردەکان بە یەکەوە نەچنە بەغدا بۆ بەغدا چەندە بەرژەوەندی تایەکە بە جیاجیا ئەڕۆن طبعا ئەوە قاعدەیەکی زۆر ئەساس هەروایە يعني هەر دائما بتوێ ئێمە بەڕاستی من یەک لەوانە بوومە دائما لە هەموو هەڵبژارنێکیش لێرە زۆر قسەم کردووە پیان وها بڕژبین بەرامبەر بەغدا من ڕژبینەکەم لە خۆمەوە نەبوو يعني بەڕاستی لە ئەرزی واقع هەڵ دەقولێت يعني ئەرزی واقع چمان پێدە لە ئەوەیە اتفاقەکان لە بەغدا بەڕاستی کولتورێکی جاری پێشەم شتێک پێم وایە تەمەنی 100 ساڵە ئەو کولتورە ئەوەیە کولتوری ڕێز لەگرتن لە ئیمزا ڕێز نەگرتن لە ئیمزا چکە دوو لایەن کە پێکەوە دانیشتن هەردوو لە ئیمزاکەن ئەو ئیمزاکردن لەسەر ڕێکەوتن زۆر گرنگە سەبەب چێ لایەنێک پەیوەند پابەندە وتر پابەندی یان نابێتەوە ڕێکەوتن بۆ تاکتیک بکەی ڕێکەوتن ئایا یعنی ئێمە لە عێراقدا حەقا بپرسن خەڵکی عێراق و لە سیاسیەکان ئەگەر ڕابردوو تەماشا بکەن چەند گرژی هەبە لە مابەینی هەرێمی کوردستان و لە مابەینی بەغدا نەتیجەکان چی بوون ئایا ئیستقرار دروستە بێت نەخێر یعنی دوای ئەو یعنی هەندێک شتێ بەڕاستی ئەو بابەتانە کە عێراقی نوێ لێسە دامەزرا عێراقی نوێ ئەوە نەبوو یعنی خۆی مەگە بە زۆرنەوە کەمی نەبکەن لە کورقەت زۆری نەنابی لە پەرلەمانی عێراق بەڵام بەداخەوە لەناو خۆمان یعنی هێزە سیاسیەکان و میدیایەک هەیە کە من لە کوردستاندا بەڕاستی بەناوی بەرگ و عەبایتر لە خۆیان ناوەکە بەناوی سەر بەخۆی ئەو بابەتەن بەس بەڕای من هیچ لە کوردستان میدیایەک نییە بەناوی سەر بەخۆ میدیاکان ئەوانەی کە دیارن پشتیوانیان هەیە و حیزب بکن لایەنەکان بەڵام میدیایەک هەیە بەو ناوە ئیشەکە لە کاتێکدا لە کوردستان هیچ میدیایەک نییە پرۆژەیەکی سیاسی ئەجەندایەکی سیاسی لە پشت نەبێت بۆیە بەڕاستی میدیاکان ئێمەشکە ئیشان لەسەوە کرد خزمەتی هەندێک ئەجەندای سیاسیان کرد لە کوردستان لە عێراق و لە کوردستان و تەنها بۆ دەرەوەش تەنانەت ئەو ساڕۆخانەی بە هەرێمی کوردستانەوە درا لە هەولێر بە تایبەتی کە ئێرەش تێدا زەرمەند بوو من بینم زۆر میدیان ببینی پاسەیان دەهێنا بۆ ئێرەندیان گۆ فعلا ئیسرائیل لە کوردستان یعنی بەڕاستی لە هیچ دنیای شتێکی دنیا پشتیوانیە و بەڕای من دەستکەوت ئەوە بوو بۆ لایەنە سیاسیەکان لەگەڵ حکوومەت بانە ئەو کاتە بەغدا پێم وایە باشتر دەهاتە پێشوە ڕەنگە بە بەغداش ئەو مماتەڵەیە نەکرد باشکە بەڵام کە بینی لایەنەکان جیاجیاچن هەستی کرد یعنی دۆلاقەی کراوەتەوە فراغێکە کەواتە ئەوش بۆ گەمەنەکە لەبەرەوە بڕۆی هەر بە مەبەستەکەنیە ئەوان ژەو دەلاقیان بەلا بەرژەوەندی خۆیان بەکارهێنا سپاس دەکەین دڵشاد مستەفا چاودێری سیاسی لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت سپاس.